خۆتان بپارێزن لە ستەمیش کە گەیشتە ئەستووری لەوێدا دەپچڕێ. ئێمە ئێستا وەکو موسڵمان وەکو میلەتی کوردی مەزڵوم کە بۆ خۆمان ستەممان بینیوە بەڕاستی زوڵمی ڕژێمی زایۆنی لە غەزە گەیشتۆتە لووتکە. با بەدڵ ئێمەش دوعا بکەین، چونکە ئێمە خۆمان ئەو نەهامەتیمان لە کاتی شیمیایی و ئەنفال و ئەوانەدا بینی کە چۆن ژن و منداڵمان ژێر خاک کرا، کە چۆن هیچ گوندێک و شوێنمان بە پێوە نەما. یا الله بە گەورەی خۆت داوا لێ دەکەین یا ئەرحەم الراحمین ڕەحم بە ئێمەش و بە ئەوانیش بکەین. یا ڕەبی خوا ڕەحم بەو ژن و منداڵە کوژرا و خوێنە بە ناحەق ڕژاوی غەزە بکەی یا الله. یا ڕەبی خوا ڕەحمێک بەو فەقیر و هەژارە بێگوناها بکەی. خوایە چۆن دەرگایەکی ڕەحمەتت لە ئێمە کردوانێ ئەو زاڵمەی لە کۆڵکردینەوە، خوایە ئەو ڕژێمی زایۆنێش کۆتای دەسەڵاتی بێ یا ڕەب العالەمین. خوایە ئەو ژن و منداڵە بێگوناهە بێت چەکە سڤیلە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە. خوایە منداڵەکانیان بە زەلیلی بۆ تۆزێ شۆر با ڕاوەستاون، خوایە دەرگای ڕزق و ڕۆزی و حەڵاڵیان لێ بکەیتەوە. خوایە منداڵەکانی ئێمە بەرگەی ئەو زروفە ناگرن لەم کوردستانەدا تووشی گرانی و نەبوونیمان نەکەیتەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە وڵاتی ئێمە کوردستانەکەمان لەگەڵ هەموو جیهاندا خوایە لە شەڕ بپارێزی. داوا لێ دەکەین یا سەلام، یا ڕەبی خوایە ئاشتی بەسەر کوردستاندا، بەسەر غەزەدا، بەسەر هەموو جیهاندا بڕێژی. خوا لە هیچ شوێنێکی ئەم جیهانەدا شەڕ و کوشتار و خوێن ڕشتن نەمێنێ. یا ڕەبی خوایە ژیانێکی سەلامەت بەسەر بەرین.